لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانه 370 سال لوانه كاين تفسير قرآن پیروز بیم و خدمتتان و بس رضامندی خوای گوره و هیوادار اوی عزیز سودی لور بگرن. برزان لا دوای اوی کوا خوای گوره سبحانه وتعالى باسی لا کردنەوەی نوێژ کرد ئەو جەوەکو لەوانەی ڕابردوو باسمان کرد ئایا لە کەمیەکەی یان لە کەیفیەکەی واتە لە چەندێتیەکەی کەوا 4 کات بکرێت 2 کات و کە وەکو سەڵاتی مسافر یاخود وەکو سەڵاتی خەوکەوە لە کەیفیەکەیتی کە خوای گەورە سوبحانە وتعالە لە ئاەتی دواترێ باز لەو کەیفیەتە دەکات بە چ شێوەیەک لە کاتی هەبوونی مەترسی کاتێکەوە جەیشی مسلمانان ڕوبەڕووی جەیشی کافرەکان دەبنەوە بە چ شێوەیەک نوێژ بکەن لەو ئاەتەدا خوای گەورە ڕوونی کردەوە دەفەرمی وإذا كنت فيهم كواتە يا رسول الله كاتێک کەوا ئەتوو لەگەڵیان بووی فأقمت لهم الصلاة جەلێردا هەندێک لە زانایان کە باز لەو نوێژ دەکەن دەڵێن ئەوە تایبەتە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەگەڵیان دابی بەڵام ڕەئی زۆربەی زۆری عولەما دەڵێن ڕاستە بەو سیغەیە هاتیە دەفەرمی ئەگەر ئەتوو لەگەڵیان دابووی یا رسول الله بەڵام لە پاش وەفاتی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەموو کەسێکەوە جێنشینی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێتە سەرکردەی مسلمانان لەگەڵ مسلمانانە لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنان بە هەمان شێوە ئاتەکە مەشمولە پێی و فعلا سەحابەش خۆیان لە ڕازیبی لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەمان شێوە عینی بە قیادەی ئەمیرەکان ئیمامەتی لۆیان کردێ بەو شێوەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شێوازە نوێژەی کەوا خوای گەورە باسی دەکات ئەگەر لەگەڵیان بووی فأقمت لهم الصلاة ئەتوو نوێژت لەگەڵیان کرد کەواتە لە کاتی ڕوبەڕووبوونەوە و لە کاتی مەترسی کە لە ڕوبەڕووبوونەوەدان لەگەڵ کافرەکاندا و لە ساحەی قیتالدان فأقمت لهم الصلاة لەو حاڵەتەی نوێژت لە بۆ کردن کەواتە پێکەوە نوێژ جەماعەتتان کە دواترێ دەین باز دەکەن کەەوە بەڵگەیە لەسەرەوەی یەکە لە بەڵگە هەر بەهێزەکان کەەوە نوێژ جەماعەت لە حەقی پیاوان فەرزە واجبە ئەگەر کەسێک بەبێ عوزر نەیکا گوناحبارە چونکە مادام لە ساحەی قیتال خوای گەورە ئەوەندە تەرکیزی لەسەر دەکاتن ئەگەر چی یعنی بەو شێوازەی کەوا چەندین تەساهولات لە نوێژەکە دەکرێت بەس لە بۆی جەماعەتەکە بکرێت کەواتە بەڵگەیە لەسەر لە کاتی ئەمن و ئەمان هەر واجبە و پێویستە مسلمانان بیکەن ئەگەر ئەتوو لەگەڵیاندا بووی فأقمت لهم الصلاة نوێژەکە لەگەڵ کردن یاخود نوێژت لە بۆ کردن وەکو ئیمام بە چ شێوەیەک نوێژەکە دەکەن فلتقم طائفة منهم معك کەواتە ئەو جەیشەی کە لەگەڵتدان دەیکەیە دوو بەشەکیان فلتقم طائفة منهم معك کۆمەڵێک لەگەڵت و ڕیز دەبن نوێژەکە دادەبەستن کۆمەڵەکەی تریان مەجموعەکەی تریان نەخێر ڕوبەڕووی دوژمن وەستاینە با بڵێن لە حیراست کەواتە بەشی یەکەم لە خزمەت ئیمامدا دەست بە نوێژەکەی دەکا و ڕکعاتێک دەست پێ دەکەن مەجموعەی دووەم نەخێر لە حیراستدانە و ڕوبەڕووی دوژمن وەستاینە وليأخذوا أسلحتهم أو مجموعة كرجالتودان نوێژیان دابەستایە با بە سیلاحەوە نوێژەکە دابەستن نەک سلاحەکەیان دابنێن چونکە لە ساحەی قیتالن فإذا سجدوا کاتێکەوە ڕکعاتێکیان لەگەڵت و کرد سوزدەیان برد فليكونوا من ورائكم کاتێکەوە ئەو مەجموعە کە لەگەڵتودان ڕکعاتێکیان لەگەڵت و کرد و سوزدەیان برد ئیتر ئەوانی تر لەو حاڵەتێ لە پشتەوەدان لە واجهەی دوژمندان نوێژ ناکەن کاتێکەوە مەجموعە یەکەم ڕکعاتێکی کرد لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود لەگەڵ ئەو ئیمامی لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕکعاتێکی کرد فليكونوا من ورائكم ئەجا بگەڕێنەوە جێگایان تەبدیل بکەن لەگەڵ مەجموعەکەی دیکە ولتأتي طائفة أخرى لم يصلوا فليصلوا معك مەجموعەی دووەم بێن کەواتە ڕکعاتێک دەکەن لەگەڵت و کە سوزدەیان بەر ئەوجا هەڵدەستنەوە دەستنە جێگای مەجموعەی ئەوەی کە لە حراستدا ئەو مەجموعەی کە لە حراستدا ئەوان دێن ئەو جارە ڕکعاتێک لەگەڵت و نوێژ دەکەن فليصلوا معك وليأخذوا حذرهم وأسلحتهم مەجموعەی دووەمیش کە دێن لە بۆ نوێژ کە لەگەڵت و دادەبەستن با عینی حەزەری خۆیان وەربگرن
و ئەسلیحەشیان پێبی کاتە لە مەجموعەی یەکەم فەرمووی بە ئەسلحەیان پێبی لە مەجموعەی دووەم دەفەرمیتن بە حەزەری خۆشیان وەربگن ئاگادار بن و هەروها سلاحیشیان پێ بکاتن لە هەر حاڵەتێش تنگانە لە ناو نوێژیشدا بی ئەگەر ئەوان هێرشیان بر یەکسەر دەست بە شەڕ دەکەن لەگەڵیان دەست بە قیتال دەکەن لەگەڵیان کاتە لەبەر چی دووەم خی گەورە فەرمووی حەذەریشیان هەبیتن ئەو جە سلاحیشیان لەگەڵ مەجموعەی یەکەم فەرمووی تەنها سلاح لەبەر وەکو زانان دەفەرمون کاتێکەوە مەجموعەی یەکەم نوێژ دەکا لەگەڵ ئیمام دژمن هێشتا زۆر هەستی پێ نەکردێ بەڵام لە پاشەوەی کەوە مەجموعەی یەکەم کە نوێژ دەکەن و دابینن ڕکوع و سوجود دەبن مەجموعەی دووەم بە فورسەت دەزانن دەڵێن ئەوجا هجووم دەکەین لێ احتیمالی هجووم بردننی مقابل لە کاتی ڕکعاتی دووەمە کە مەجموعەی دووەم لەگەڵ ئیمامەکە نوێژ دەکەن لێ دەفەرمی با حەزەریشیان هەبی سلاحیشیان پێبی لێرەدا بە چەند شێوەیەک ئەو نوێژە باس کرایە مەسەڵەن یەک لەو شێوازانە وەکو دێنی شاڵی شارت پێ دەین ئیبن کەثیر ڕەحمەتخواری باسی کردێ یەک لەو شێوازان ئەوەیە یەکەم جار مەجموعەی یەکەم لەگەڵ ئیمامەکە ڕکعاتی یەکەم دەکا تا سوزدەی دەبا ئیتر ئیمام هەڵدەستۆ بۆ ڕکعاتی دووەم هەندێک لە زانایان دەفەرمون کەواتە ئەو مەجموعەیە یەک ڕکعات دەکا و سەلام داتەوە دەچیتە دواترێ مەجموعەی دووەم دێ ڕکعاتی دووەم لەگەڵ ئیمام دەکاتن ڕکعاتی کە لە بۆ ئیمامەکەی ڕکعاتی دووەم لە بۆوان ڕکعاتی یەکەم یەک ڕکعات لەگەڵ دەکا و ئیتر لەگەڵ ئیمامەکە سەلام دەن و هەرێکە و یەک ڕکعات دەکەن هەندێک دەڵێن شێوازێک کە ئەوەیە کەوا مەجموعەی یەکەم کە یەک ڕکعات لەگەڵ ئیمام دەکا پاشان هەڵدەستەوە ئیمام لە ڕکعاتی دووەم دەمینێتەوە ئەوان ڕکعاتی دووەم خۆیان تەواو دەکەن سەلام دەدەنەوە ئیمام هێشتا لە ڕکعاتی دووەمە و نەچوویتە ڕکوع دەسنجێ دەگۆڕنەوە لەگەڵ مەجموعەی دووەم دێن نوێژ دادەبەسن لەگەڵ ئیمام کاتێکەوە ئیمام لە ڕکعاتی دووەم لە بۆوان ڕکعاتی یەکەمە یەک ڕکعات لەگەڵ ئیمامەکە دەکەن پاشان ئیمام دەچی لە تەحیات دادەنیشی ئەو مەجموعەیە کە ڕکعاتیشیان لەگەڵ ئیمام کرێ هەڵدەستنەوە ڕکعاتی دووەمیش لە خۆیان دەکەن و ئەو جا دادەنیشن لەگەڵ ئیمام تەحیات دەخین و سەلام دەدەنەوە واتە هەردووشیان دوو ڕکعات دەکەن پاشان دەفەرمی طبعا شێواز کەشەیە ود الذين كفروا لو تغفلون عن أسلحتكم وأمتعتكم فيميلون عليكم ميلة واحدة تفرمي ئاگادار بن کاتێکەوە نوێژە دەکەن حەزەرتان هەبی سلاحەکانتان پێبی کەسانێکی کافر پڕ بەدڵ ودە طبعا فعلە لە ودی هاتێ ود واتە بەو پڕ بەدڵیان پێیان خۆشە کەسانێکی کافر لو تغفلون عن أسلحتكم وأمتعتكم پێیان خۆشە بە تایبەتی لە ساحەی قیتال ئەنگۆ بێ ئاگا بن لە سلاحەکانتان و لە پێداویستیەکانتان فيميلون عليكم ميلة واحدة هێرشێکی وا بینە سەرتان بەیەکجاری لە ناوتان بن پڕ بەدڵ پێیان خۆش ئاگادار بن ولا جناح عليكم إن كان بكم أذى من مطر أو كنتم مرضى أن تضعوا أسلحتكم گوناهتان لەسەر نییە لەبەرەوەی فەرمووی نوێژەکە کە دەکەن پێویستە بە سلاحەوە بیکەن بەڵام گوناهیشتان لەسەر نییە ئەگەر بێت و لە حاڵەتێکدا بوون کاتێک کە باران دەباری طبعا کە باران باری زەحمەتە پێش ئەو بارانە و بە سلاحەوە بەو هەموو با بڵێن جوبە و ئەو شتانی کەوا پێیتی وەکو پێداویستیەکانی مقاتل لەو حاڵەتەی گوناهتان لەسەر نییە ئەگەر ئەزیەتتان خوارد لە نەتیجەی بارانبارین یان نەخۆش بوون ئەن تەضەعوا ئەسلحەتەکم لەو حاڵەتەی سلاحەکەی دابنێن وخذوا حذركم سلاحەکەی دابنێن بەڵام حەزەر هەر وەربگرن سلاحەکەی هەر دابنێن بەڵام حەزەر هەر وەربگرن ئاگادار بن کاتێک کە سلاحەکەشدان لە نزیکی خۆتی دابنێن هەر کاتێک لە حاڵەت پێویست یەکسەر بەکاری بینی إن الله أعد للكافرين عذابا مهينا بێگومان الله سبحانه وتعالى بۆ کافران عذابێکی وای ئامادە کردیە کاتەیدا ڕیسوا دەبن ئیهانە دەبن إن الله أعد للكافرين عذابا مهينا لەبەرەوەی قەزیەکە کەسانێکی کافر کە دوژمنایەتی مسلمانان دەکەن ئەسلی قەزیەکەی لەگەڵ شەریعەتی خوایە و لەگەڵ خوایە سبحانه وتعالى لێیە الله سبحانه وتعالى دوژمنداریەتی ئەوان دەکاتن بۆی کەوە عذابێکی بە ئێش و ئازاری ئامادە کردیە لە بۆ کەسانێکی کافر و بێباوەڕ دەربارەی ئەو ئاتە ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەڵێ صلاة الخوف طبعا ئەو نوێژی خەوفی پێ دەگوترێ صلاة الخوف أنواع كثيرة چەندین جۆر لە ئاتەکە بە چەندین جۆر لێکدایێتەوە بە چەندین حەدیثیش چۆنیەتی نوێژەکە باس کرا
سنزورة فإن العدو أو زورانش زوركان نيجي صلاة الخوف لسر سي أساسك فإن العدو تارة تكون تجاه القبلة لبرو جاري واهي دجمن لبرانبر كساني شي إيمان دار وستايا كوتيتا قبلان واتا دجمن كان بالنسبة للمسلمان لجهة قبلة وتارة يكون في غير صوبها لو نشا لغير جهة قبلة والصلاة تارة تكون رباعية يتنويج كانش جاروا نويجي تارية واتا نويجي نوراني يعني عصر يعني عشاء جاروا هي مغربة جاروا هي دوركاء سبينانا وهروها مثلا نويجي سفرة ثم تارة يصلون جماعة جاروا هي نويجكي بجماعة انزامدا وتارة يلتحم الحرب فلا يقدرون على الجماعة جارواش وطبعا لبرانبر يكتري وستاين لو يدتوا نويج جماعة بكان بلام جارواش تيك دجيرين أو دوزي شيء مسلمان وكافر كان ناتوان بجماعة بكري بل يصلون فرادا هر كسو لو خوي كاتن وجهاتيا هر كسو لو خوي نوجه كيدك مستقبلي القبلة وغير مستقبليها أو زرويان لقبلة يان لرويان لقبلة رجالا وركبانا لسبيانا ياخذ لسربشتي ولاغ دابيك ولهم أن يمشوا والحالة هذه ويضربوا الضرب المتتابع في متن الصلاة يتلو حالتي لبويان هي نويج بكنو لنا وشرج دانو دستج بوشين لنا ونويج دكو كاري خوشيان بكن كواتا حسب أو حالتي كتيدانا إسحاق راهوي دلي أما عند المسايفة لكاتي كوا مسايفة واتا بشيرو بتيرو وحاصل لكاتي ليقدانا فيجزيك ركعة واحدة يك ركعة كافية تومئ بها إيماء بإشارتيش ركوع سجود كذبي فإن لم تقدر فسجدة واحدة أجنت أن يكسز ديبا لأنها ذكر الله حسب بيوستي أو حالتي كتيدا ومن العلماء من أباح تأخير الصلاة لغير من أباح تأخير الصلاة لعذر القتال والمناجزة هذا العلماء جدرين كاتك وروبا روبونوي ذكري نيجك التأخير بكي نيجك التأخير بكي وكو بيغمبر صلى الله عليه وسلم لروجي أحزاب نيجي التأخير كر نيجي عصري شكر يعني نيجي عصري تأخير كر هندي جدرين نيجي نورانشي تأخير كر يتر هردو شي كاتكر كوا مغرب داهات بو المغرب داهات بو ثم صلى بعدهما المغرب وثم العشاء كواتا لروجي أحزاب يعني صلى الله عليه وسلم نيجي عصري تأخير هندي جدرين نورانو عصري تأخير كر حتى مغرب داهات أو طبعا وكو حديثك مشهورة دفر مشغلون عن الصلاة الوسطى إيمان ولكن مشغول بوين لنويج عصر نما تواني بكين ملأ الله قلوبهم وقبورهم نارا خوا قبروا دلكان يبرئ قربك ايتر لكاتي مغرب دا نويجي عصري كر ياخذ هندي الروايات كانت نورانش نكربو نوران عصري كر او جا مغربي كر عوز عشاء كوات لكاتي روبروبون هندي العلماء دلين تكريه نويجي كينكي دواتري بكي وكما قال بعد يوم بني قريظة حين جهز إليهم الجيش وهذا الروجي كوا لبو قريظة دردتون عيني بيان صلى الله عليه وسلم كزي الشيش لبان دردتوان فرموا لا يصلين أحد منكم العصر إلا في بني قريظة هيت يقلنقون نويج عصرنك إلا لبني قريظة لوين دري بيكا يتلا لرجاء دابون نويج عصر بو هندي قوتيان بيغمبر صلى الله عليه وسلم بس أبو ألا تعجل المسير ولم يريد من تأخير الصلاة عن وقتها هندي قوتيان بيغمبر صلى الله عليه وسلم بس أبو كوات تأخير ما بن دبي نويج عصر اللي يمكن كوات الرجاج دا استاد يكينما مقصد أوانية كوان نويج مكان مقصد أبو التأخير ما بن يتلا وان كرديان هندي الشان وأخر آخرون منهم الصلاة فصلوها في بني قريظة بعد المغرب هندي تشيش تأخير يعني كان هتاكو بالفعل لبني قريظة لدواي مغرب كرديان پیغمبر صلى الله عليه وسلم ولم يعنف أحد من الفريقين قصيلة قال هيس يشان لو دوانا نكر وتهدو شان رأي كان درسته جمهور علماء ضلين هذا كله منسوخ بصلاة الخوف ضلين تأخير كردني نويش لكاترو بروبنا أو نسخ بو بتي بو آتك وبعض لنويج خوف دكا فإنها لم تكن نزلت بعد لو أو كات تأخيرا كلمة هشتا وأتدانا بزيب فلما نزلت نسخ تأخير الصلاة لذلك ما دام دا بزي وآتا تأخير نابي بكري لكات خوي بكري بوش شوي كوالات كاتي ياخذ وكو ابن كثير قلتي أجر بحر شوي تجي بيشتا بكري أو ذا وكو تشمان وكو ابن كثير ضلي وما أحسن ما استدل به من ذهب إلى وجوب الجماعة من هذه الآيات الكريمة براستي أو يقلب الجهر به إذا كان لسروي كوان يوجد جماعة لسر بيوان فرزة حيث اغتفرت أفعال كثيرة لأجل الجماعة
کەواتە چەندین تەخفیفاتی تێدا کرا لە ئەرکانەکان و یاخود لە بابنی واجباتەکانی نوێژ بەس لە بۆی کەوا بە جەماعەت بکرێت فەلەولا ئەنها واجبە لەما ساغە ذلك ئەگەر لەبەر ئەوەی نەباکەوە نوێژ جەماعەت واجبە ئەو هەموو چاپۆشیان لە چۆنیەتەکەی نەدەکراکەواتەوە بەڵگەیەکی بەهێزە لەسەر نوێژ جەماعەت لەسەر پیاوان واجبە و چەندین بەڵگەی تریش لە حەدیثەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. ئیتر دیارە وەکو وتمان نوێژی سەلات الخەوف ئەو یەک لە شێوازەکان چەندین شێوازکە هێکەوە لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کرا ئەوەی کەوا مەبەستی بی دەتوانی بگەڕێتەوە سەر ئەو بابەتە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.